گوڵباخ سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئەو شوێنەی دروست ڕووداوەکەی لێ بووە سەر شەقامێکی گشتیە لە دەستەچەپی من لە سلێمانیەوە دەی و لە دەستەڕاستی شمۆ لە سنووری ئیداری ڕاپەڕینەوە دەی هەردوو ڕێگاکە یەک دەگەدەوە لێرە بەرەو چنارۆک و دواتر بەرەو هەیبەت سوڵتان دەڕۆی. ئەو شوێنی ڕووداوەکەی لێ ڕووداوە دروست شوێنێکی ئاوەدانیە، دوکان و مارکێت و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانە، گوندی کانیکەندە. شاد حاڵەکان لێرن، من دەمێت زیاتر قسە لەگەڵ ئەوان بکەم. قوربان سڵاو لێ بێت. ئەو مارکێتە ئەو دوکانە هی ئێوەیە. 5 متر 6 متر ڕووداوەکە لە ئێوە دوور بووە. ڕووداوەکە چۆن بوو؟ بەخوای لە سعات 8:30 بوو سیارە شێڕەش گەشتە ئەو ڕاستەی و گرمەشی گەلک بە قەوەت هات. ئەگەر تەماشام کرد سیارەکە لایدا بوو ئێرە سەیرم کرد یعنی تارە وەکو بەقەدە بەرمیلەشی دەبوو هەر ئەوەندا لەو کاتەیدا لەگەل لێدا زۆر نەوی بوو. لەوە تارەتان بینی درۆنەکەتان بینی؟ دیتما یعنی لە کاتی ئەگەر لێوەش ڕاوەستا ئەگەر مەیتەکە لەوەیدا فرێدرا یعنی پەڕی ئەگەر لە خۆی لە دیواری دا و هاتەوە زادەی لە زادەکەش مەیتەکە پەڕی ئەو نەفەرە لەوێن دەرەش هەتارەکە ڕاوەستا بوو لەسەرێ تەسویڕی دەکرد دیار بۆ شتەکە بە چاو دیار بوو یعنی تەسویڕی دەکرد. وەڵام منیش خارمدا ڕاستم کردەوە بەس جانی لە دەستدا بوو دوو ئافرەتیشی لەگەڵدا بوون. بەڵێ ساقێک بۆ لەگە دوو ئافرەتی. ئەوان تەندروستیان چۆن بوو؟ ئەوان زۆر باش بوونی سحیبیان نەبوو بەس تەنها ساکە لە زیان بەچی گەیشتوە لە ئێوە زۆر نزیک زۆر یعنی چی ساسمە بۆ هاتە دوکانم ئێستا ئەوە ئێرە نەماوە پەنجەرانە هەمووی شکاوە هەمووی شکاوە ئێرانە ئیماڵشمان هەتا ساسمەی پێکەوتووە جادەکەش بەخوای تەواوە قۆڵی کردە لەگە لێیدا باز لە لای ساخێڕا لێیدا ئافرەتەکان وە بەر نەکەوتن ئەلێوە کەوتە گۆڕێ و ئێشان ژانی لەدەستدا. پێشتر ڕووداوێکی هەبووە لەو شێوەیە شتی وا ڕوویداوە لەو هەتا ئێستا ئەو شتە نەبووە لێرانە تەنهاوە یەکەم جارە لێرە ببێ. کەسی کە زیانی پێ نەگەیشتوە لێرە؟ نەخێر ناوەڵای تاەکە و ماڵێ و ئەوانە ساسمەیان پێکەوتووە ئەو ساسمە هاتە ناو دوکانم و بەڕێزی سواز بۆ جەنابەت دەستەکانت خۆش بێت. گوڵباخ وەگوتم ڕووداوەکە لە گوندی کانیکەند بووە دروست لەو شوێنە بووە کە درۆنەکە لیداوە حاڵەکان دەڵێن دەڵێ درۆنێک بووە لە حەجبی بەرمیلێک بۆ دوای ئەوەی کە لیداوە جارێکی دیکە متابعی کردووە ئاخۆ ئامانجەکەی خۆی پێکاوە یان نە زۆر نزیکە لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان ئەو شوێنی کە ئێستا ئێمەی لێن هەمووی باخ و ڤێلا و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانەوە دانیشتوانی گوندی کانیکەندی لێ دروست ڕووداوەکە لێرە بووە نزیکەی 5 بۆ 6 متر لە مینی مارکێتێک نزیک بۆ لێرە 3 کەس لە ئۆتۆمبیلەکەدا بوون دوو ئافرەت و پیاوێک سەبارەت بۆی کە ناسنامەی ئەو کەسانی کە بە ئامانج گیراون چین بەڕاستی تا ئێستا هێزانیەکان لێکۆڵینەوەی کردووە دیار نییە بەڵام ئەوەی من لە شاد حاڵەکان بیست ئەوان دەڵێن بە کوردی قسەیان کردووە بە زمانی کرمانجی قسەیان کردووە بەو شێوەزاری کە کوردانی خۆراوە قسەی پێ دەکەن بۆیە گومان دەکرێت کە کوردانی ئەو کەسانی لە ئۆتۆمبیلەکەدا بووبن کوردانی خۆراوە بووبن. زۆر باشە کارم ئاراسەمین لە کۆیەوە لەگەڵم بووی زۆر سپاس.